وشکە ساڵی تەنگی بە گەرمیان هەڵچنیوە بۆ کەمکردنەوەی زیانەکانیش ڕێکارەکان وەکو پێویست ناگیرێتە بار. تا ئێستا جگە لە کۆبوونەوە و بەڵێن و بڕیاری قەرەبووکردنەوە هیچ هەنگاوێک بە ئاراستەی کەمکردنەوەی کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر ژینگە و بەروبوومی کشتوکاڵی لە ناوچەکە نەنراوە. کوردستان بەگشتی و بە تایبەتی گەرمیان ڕوبەڕووی وشکە ساڵی بوونەتەوە. هاتین لێرە بەرنامەی وشکە ساڵی دابڕێژین و هەر دوێنێ بە سەرپەرشتی جەنابی کاقوبا جێگری سەرۆک وەزیران کۆبنەوەیەک لە ئەنجومەن وەزیران کرا بەمبەستی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و لەوێش بەرنامە و پلاندانرا و بودجەیەکی بۆ تەرخان کراوە. چەند لیژنەیەک پێکهێنین و ئەو لیژانانە ئیشی خۆیانەکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی وشکە ساڵی بینەوە و ڕێگە چارە بدۆزینەوە بۆ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی گوندەکان، ڕوبەڕووی خاوەن ئاژەڵەکان و ڕوبەڕووی خاوەن باخەکان و بگرە فەرمانگەکانی ئاو لە قەزاکان یاخود لە ناحەکان. بەشی زۆری کشتوکاڵی داچێنراو بە دانەوێڵە کە زیاتر لە 160,000 دۆنم زەوی دەبێت تووشی لە ناوچوون و فەوتانی بەرهەم بوونەتەوە. ئاژەڵدارانیش بەدەست نەبوونی لەوەڕ بۆ ئاژەڵەکانیان دەناڵێن و ناچارن جاڕی گەنمی جوتیاران بکردنەوە. بەڕێوبەری کشتوکاڵی گەرمیانیش دەڵێت هەر باهۆی وشکە ساڵیەوە ئەمساڵ ڕێگا بە چاندنی مەرەزە لە سنووری گەرمیان نادرێت. بەپێی هەموو ئەو ڕێژە بارانەی کە لە ماوەی ڕابردووە داباریوە ئەو ڕێژەیە نەبووە کە بگاتەوە ئاستەی دانەوێڵەمان پێ بگەیە. نزیکەی 160,000 دۆنم زەوی دەیمان تووشی گرفتی وشکە ساڵی بووە و دانەوێڵەکەیان لە ناوچووە. 700,000 سەر ئاژەڵیشمان تووشی گرفتی نەبوونی لە وەڕی بووە بەهۆی کەم بارانیوە کە ئێستا لە ئێستاوە کۆچەکەن بۆ ناوچەکانی کوێستان. زیاتر ئەو کشتوکاڵانە کە ئاویەوێ لە ئێستا لە وەرزی ئێستا مەرەزەی ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەینەوە بکەن بۆ ئەوەی ئەو بڕعاوەمان هەیە پارێزگاری پێ بکەین بۆ وەرزی داهاتوو. گەرمیان بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و لە ئەنجامی تێکدانی ژینگەکەی ساڵانە مەترسی وشکە ساڵی لەسەرا. حکوومەتی هەرێمیش بەهۆی لاوازی لە بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان و دروست نەکردنی بەندا و پرۆژەی ئاودێری و هاوکاری نەکردنی جوتیاران و ئاژەڵداران کاری بۆ کەمکردنەوەی زیانەکانی وشکە ساڵی نەکردووە. هاوار محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.